لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە گرینگە سوپاس بۆ خوا هێز و توانای گەنجان لە بەشداربووان بەرجەستە ئەکەین و ئەبینین لە هەر ئاستێکی جیاوازی تەمەنمانین پێویستمان بەو گەڕوتینە هەیە. خۆشەویستان، دەستپێکی بابەتەکەم بە شعری شاعیرێکی گەنج بە کۆپڵەیەک دەست پێ یەکەم کە شاعیری لاوە شەهید خدر کۆساری ڕەحمەتی خوای لێبی پێناسەیەکی زۆر جوان ئەکا بۆ کەسی خاوەن بەها خاوەن پلان و پرۆژە. پرسیار و وەڵامیشی تێدایە، دەڵێ ئایا دەزانن لە هەموو کەس ژیرتر و بیڕۆشنتر چێیە؟ بەشی دووەمەکەی وەڵامە ئەو کەسەیە بەر لەوەی هەنگاو هەڵێنی هەنگاوی دووەم وەخوێنی. بەڕێزان، ئەوەی ئێمە پێویستمانە لە ڕۆژانی تەمەنمان کۆکردنەوەی زانیاری زۆر گرینگە، بەڵام کوا ئەو وێزگەیەی کە لە بواری کردداری پێویستە لێمان ڕەنگداتەوە. ئەوە بەڕاستی خاڵی هەڵوەستە لەسەرکردنە. بۆیە من دەڵێم ئافرین بۆ هەموو ئەو کەسانەی کە توانیەتیان خۆیان پڕچەکی زانستکەن، بابەتە پێویستیەکانی ژیان و ڕۆژانەیان کۆکەنەوە، بەڵام دیسان لە باسی جێبەجێکردنەوە هەڵوێستە بکەن و هەنگاو بنێن. ئەوەش شایستەی ئەو مەدحی پێغەمبەری خوا بەدەستدێنین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئیمانداری ڕاستەقینە دەکا کەلغەیثی ئەینەما وەقع نەفع. باوەڕدار گەنجی قائید و سەرمەشق وەکو باران وایە لە کاتێک کە پێویست بوو خوای پەروەردگار دەینێری من بعد ما قەنەتوا وەینشر ڕەحمەتە. خەریکە مرۆڤەکان مەئیوز بن، بەڵام خوای پەروەردگار ڕەحمەتی خۆی دەنێری. ئێوەش ئەو دەستە ڕەحمەتە بن بۆ هەر شوێنێک کە لێی بوون ئینشاءالله. بۆیە پێویستە بەڕێزان لە شار بووین، لە شارۆچکەکان بووین، لە گەشت و سەیران بووین، لە ناوەند و پێگەکانی خوێندن بووین، گەنجی و کەسایەتێکی ئەکتیڤ و چالاک بین. دڵنیا بە ویست و مەبەستت هەبی کاریگەریشت بووە بە زیادەوە و نمونەی زۆریشمان لەبەردەستن ئەو گەنجانەی لە سەرەتایەکانی تەمەنیانن، بەڵام ویست و مەبەستیانە باشترین چالاکی و ئەکتیڤیان هەیە و جێی دەستیان دیارە. بۆیە بەڕاستی زۆر جێی خۆیەتی ئەو کاتانەی کە شوێنی کارمان تێیدا هەیە لە دەوروبەرت پرسیارکە چەندە لە دڵی ئەوانی، چەندە ئامادەی لە شوێنێک کە بوونی جەستەییشت لەوێ نییە، بەڵام کاریگەری قسەکانت، کاریگەری کردارە جوانەکانت لەوێ بینراوە و دەبیندرێ و بە هەمان شێوە کاریگەریت هەیە لەسەر دەوروبەریشت. بۆیە خۆشەویستان، هەر لە دەستپێکی بابەتەکە دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە هەموو باوکان و دایکان دڵسۆزی کۆرپەکانیانن کە بەشێکیانن لە جەرجیان پێیان خۆشە مشارەکەی کارا لە گەنجەکانیان ببینن و داهاتی پێویستیشیان بۆ سرفکەن. گەنجێک کە داوا لە باوکی دەکات داهاتێکی دیاریکراوی پێشکەش بکات بەوەی کە بەشداری لە خولێک یا لە دەورەیەکی بابەتی ئەتەکێت، زمانی جەستە یا ئەو بابەتانەی زانستی نوێ، دەڵێ ئەو باوکەش بەو پەر دڵسۆزیەوە دەڵێ کوڕی خۆم من دەستخۆشیم بۆ هەموو گەنجێک و بۆ تۆشە کە خولیای بەشداربوون لەو جۆرە بابەتانە هەیە، بەڵام وەڵڵاهی ئەوەندەی پێویستمان بە زمانی کردەوەیە ئەوەندە پێویستمان بە زمانی جەستە و بە تەنها کۆکردنەوەی زانیاریەکان نییە. کوا شوێنی جێبەجێکردن و کوا شوێنی تەطبیقکردنیان؟ بەڵێ لە شوێنی خۆیەتی، لە شوێنی خۆیەتی ئێمە هەنگاو بنین بۆ جێبەجێکردنی ئەو بابەت و زانیاریانەی کە وەرمان گرتووە و بە پشتیوانی خوای پەروەردگار لێشمان ڕەنگ دەداتەوە. قسەیەکی جوانی بەهێز و کاریگەریش هەیە، لیسان الحالی ئەقوا من لیسان المەقال. زمانی کردەوەکان بەهێزترن لەوەی کە گومانێکت بۆ دروست کرا یا ئاستەنجێک هاتە پێشت تۆ بە کردەوەیی ئەو وەڵامەتدایەوە کە ئێمە پشتیوان بەخوای پەروەردگار و بەهێزی ئەو گەنجانە کۆمەلگایەک دەبین دەینەوە سەرخۆمان، بنیاتێکی زۆر بەهێز دەنێین. بەڕێزان، هەموو ئەو کۆمەلگانەی لە مێژوودا تووشی گرفت و قەیرانی گەورە بوون بە دوو ئاراستە توانیویەتان هەڵستنەوە ببنەوە پێشەنجی کۆمەلگەکانی هاوئاستی خۆیان لە بواری هۆشیاری گەنجانیان و لە بواری سیستەمی دەسەڵاتیان. بۆیە ئەگەر دەسەڵاتیش کەم تەرخەمی هەبوو لێرەوە با بەرپرسیارەتی گەنجانمان زیاتر هەز بە بەرپرسیارەتی بین، نەک تەنها ئاراستەی تۆمەت بخەینە وەباڵی ئەوان. بەڵێ ئەرچی ئەوان گرینگە و لە شوێنی خۆیەتی، بەڵام هۆشیاری گەنجانمان گرینگترە و ئەوانیش دەهێننەوە هۆش خۆیان بە پشتیوانی خوای پەروەردگار. بۆیە خۆشەویستان، من پوختەی بابەتەکەم لە سێ خاڵدا بە کورتی ئاماژە پێ دەکەم و هەر یەکێک لە خاڵەکانیش نمونەیەکی کردداری بەرجەستە لە ژیانی گەنجانی بەهیمەت باز دەکەم. خۆشەویستان، چۆن ببین بە گەنجی پێشەنگ، چۆن ببین بە گەنجی سەرکردە. لە قۆناغی یەکەم من لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەڵێم ویست و مەبەستمان بێ. بەڵێ ویست و مەبەستت بوو تۆ دەگەی بەو ئامانجەی کە هەتە،
و نمونەی زۆر بەرجەستەمان لە بەردەستە کە گەنجانێک بوون پێش تەمەنی خۆیان کەوتونەتەوە و ئەو زانایانەی لە پێشوش کە بە حەقیقەت بەراوردی خزمەتەکانی بەرجەستەیان دەکرێت لە ژیانیان زۆر زیاتر بووە لەو تەمەنەی کە تێیدا ژیاون. بۆیە من ئاماژەی گەنجێک دەکەم کە لە سەرەتایەکانی تەمەنی لە ڕێی ڕێنما و ئامۆژگاری مامۆستا بە تواناکانی توانی یاسایەکدا بهێنێ بە ناوی یاسای پازدەخولەکی. یاسای پازدەخولەکی چییە؟ ئەزموونی کردداری گەنجێکە کە سوپاس بۆخوا قۆناغ بە قۆناغ سەرکەوتنەکانی ژیانی تۆمار دەکا و دەوروبەری شاهیدی بۆ دەدەن و لە قۆناغەکانی زانکۆش نازناوێک بەدەستدەنی بە ناوی لاوی سەرکردە گەنجی سەرکەوتوو. چی بوو وای لە تۆ کرد ببیە گەنجی سەرکردە؟ تەنها ئەو یاسایەی کە گۆڕانکاریم لە یاسایەکان کرد لە ڕێی مامۆستایەکانم. چی بوو؟ مامۆستایەکان پێیان دەگوتم بەرنامە ڕێژیت هەبی بۆ کات بۆ ژیان دەرفەتی کات بە فیڕۆ مەدە. من گۆڕانکاریم لەو بیرۆکەیە کرد بەوەی کە هەر حەز و بوارێک و بوارێکیش کە پسپۆریم تێدا بەدەسێنا لە هەموو ڕۆژێکدا چارێگێک 15 خولەکەم بۆ دیاری کرد بە بەردەوامی لەسەری ئەو کارکردنم بە یاسای 15 خولە چییە؟ بۆ فێربوونی زمان کە خۆی باز دەکا ئێستا زیاتر لە 5 زمان قسە دەکەم تەنها بەکارکردنم بە یاسای 15 خولەکی هەموو ڕۆژێک 15 خولەک بۆ فێرکردنی زمان بەردەوام بووم. هەموو ڕۆژێک بۆ بەدەستهێنان و دۆزینەوەی بەهرەکانم لە 15 خولەک بەردەوام بووم. هەموو ڕۆژێک بۆ خوێندنەوەی کتێب لە 15 خولەک دانەبڕام بۆیە ئەو نازناوم بەدەستهێنا. بەڕاستی جێی خۆیەتی کات گرینگە بەڵام بەردەوامی لەو گرنگترە. خاڵی دووەم هەنگاو بنێن. بەڕێزان هەنگاونان زۆر لە شوێنی خۆیەتی کە ئاماژەمان بەو شعرەی شەهید کۆساریش کرد لە هەموو کەس ژیرتر و بیڕۆشنتر چێیە ئەو کەسەیە بەر لەوەی هەنگاو هەڵێنی. هەنگاوی دووەم بزانە مەبەستت چییە؟ دەتەوێت بە چ شێوازێک و لە چ شوێنێکدا هەڵوێستە بکەیت. لە ئەزمونەکانی خوێندنمان لە خزمەت بەشێک لە مامۆستایانی بەتوانە و ڕوونتر بڵێم لەگەڵ چەند گەنجێکی وڵاتی کشوەری ئەفریقیا وڵاتانی ئەفریقیا بەڕاستی نمونەی متمانە بەخۆبوون بوون. ئەزمونێکی کردداری ئەوانتان بۆ باس بکەم. چەند گەنجێک بوون بەڕاستی نمونەی متمانە بەخۆبوون بوون و قووەتێکی ذەکای فکری زۆر کاریگەریان هەبوو. پێیانەوە سەرسام بووین بە مامۆستای خۆمانیان دەزانین ئەگەر هاو تەمەنی ئێمەش بوون. لە هەر ئاستی خوێندنێکدا بەشێکیان بۆ وەرگرتنی زانیاری بوو بە ئەوان تەدقیقی دەرخێکی زۆر کاریگەریان هەبوو. لێمان دەپرسن چ شتێک ئێوەی وا لە ئێوە کردووە کە ئاوا متمانەتان بەخۆیان بی؟ دەیانگوت بەرەکەتی خەلوە قورئانیەکان واتە مەدرسە قورئانیەکان مەدرسە تەحفیزەکان کە ئێمە لێی بەشدار بووین مامۆستایەکانمان متمانەیەکی پڕ لە باوەڕیان بۆ دروست کرد بووین. چی؟ بەوەی کە بەر لەوەی دەست بە خوێندنی قورئانەکان بکەین و لەبەریان بکەین بە ئێمەیان دەگۆن نیەتتان بۆ خوای گەورە یەکلاکەنەوە کە ئێستا پێویستی هەموو گەنجانمان لە ئاستی قۆناغەکانی خوێندنیان هەمان یەقینیان هەبێ. دەڵێن خوایە گیان ئەو زانست و زانیارانەیە کە دەمانەوێت بخوێنین بۆ خزمەتی وڵاتمانە بۆ خزمەتی نیشتیمانمانە بۆ خزمەتی ئاینەکانمانە خوایە گیان خۆت خاوەنی هەموو زانستەکانی بەرەکەت بخێ زانستمان خوایە داوای یارمەتی لە تۆ دەکەین ئەی خوا ئەو خوایەی کە ئادەمت فێر کرد یا معلم ئادەم علمنا ويا مفهم سليمان فهمنا ويا منجي إبراهيم نجنا ئەوە قەناعەتیان وا هەبوو ئەی ئەو خوایەی کە ئادەمت فێر هەموو زانستەکان کرد کە حەزرەتی سولەیمانت بیرڕۆشنی خستە ناو فکری و تواناو هێزت پێبەخشی و ئەو خوایە کە حەزرەتی ئیبراهیم سنەتی کەونیت بۆ گۆڕانکاری کرد ئاگر نەیسووتان خوایە مەش یارمەتی لە تۆ داوا دەکەین و دەمانەوێت خزمەتی وڵات و نیشتیمانمان بکەین. جا دەیانگوت کە کتێبەکە دەهێنین ئەو دوعایە دەکەین خوایە گیان ئەو زانستەمان بەو نیەتەیە کە تەواوی دەکەین و لاپەڕی کتێبەکە تەواو دەکەین دەڵێن خوایە گیان ئەو زانستە بە تۆ دەسپێرین خوایە لە کاتێک ئەو زانستەمان پێ ببەخشیەوە کە سوودمان پێیەتی. واللهی دەیانگوت لە کاتی ئیمتحانەکان چونکە لە وەختێک کتێبەکەمان داخستووە کە بەرەو ئیمتحان ڕۆیشتین خەناعەتمان بەو دوعا هەیە کە کردومانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی وا فێر کرد بوو کە بەرەو سەفەرێک بەرەو شوێنێک بڕۆن پێی دەگوتن ئەستەودیعکم الله الذي لا تضيع ودائعه سپاردەی ئەو خوایە بن کە سپاردەکان زایە ناکات. بۆیە ئێستا خوایە گیان لە کاتی ئیمتحانە داوا لە تۆ دەکەم ئەو زانستم پێ ببەخشی کە من بە تۆم سپارد بوو. قەناعەتیان وا بوو دەیگوت واللهی وا دەزانم کتێبەکە لە بەردەمم کراوەتەوە وا دەزانم کتێبەکە کرایەوە ئەوە جوابی ئیمتحانەکە دەدەم. چەند خۆش ئەو قەناعەتەمان هەبی. بەڕێزان ئەو هێز و توانای گەنجیەمان پێویستە ئێمە لە هەموو قۆناغەکانی تەمەنمان داوای یارمەتی و تەوەکل لە خوای پەروەردگار بکەین دڵنیابن خوای پەروەردگار لەگەڵمانە وەکو تشتی ئەو ئاەتەش کە خوای پەروەردگار باسی ئەو گەنجانە دەکا لەو هەموو کاریگەریەی کە هەیان بوو ئینەهم فتیەتون ئامەنوا برەبیهم ئیمانیان بە خوای پەروەردگار هەبوو. بەشی دووەمی ئاەتەکە وەزیدناهم هودا خوای پەروەردگاریش زیاتر ڕێنیشاندەری کردن زیاتر هاوکاریان بوو و خوای پەروەردگار لەگەڵ هەموومانە کە داوای یارمەتی لێ بکەین. خاڵی سێم
هەستی ماندووبوونمان نەبێت بێتاقەت نەبین وێزگەیەک لە وێزگەکانی ژیان کارەساتێک گرفتێک سادمان نەکاتەوە و دانەبڕێین ئەوەش نمونەیەکی بەرجەستەی و کرداریتان بۆ باز دەکەم بەڕاستی مایەی ئەوەیە کە هەڵوەستەی لەسەر بکەین و سەرنجی لێ وەربگرین بەڕێزان گەنجێک لە قۆناغەکانی پێش چوونە زانکۆ خۆ هەمولایەک پەنا بدات تووشی ڕووداوی هاتوچۆ دەبی لەگەڵ خێزانەکەی کارەساتەکە ئەوەندە قورس و گەورە بووە تاکەکانی خێزانی هەمووی لەدەستدا باوک و دایکیشی وە خۆیشی لەبەر ئەوەی کارەساتەکە قورس بووم هەردوو دەستی هەردوو قاچی بردرایەوە بەڵام کەسێکی بە متمانە بوو دانەبرا لە قۆناغەکانی خوێندنی بەردەوام بوو توانی لە قۆناغی 12 ببڕی و ئاستی کۆلێژ بەدەست بێنی و لەوێش لە قوتابیە نمونەیەکان بوو زۆر بە کورتی دوای ئەوەی لە ئاهەنگی دەرچوونی زانکۆ ناوی لە لیستی دەیەکەمەکانی زانکۆ دەخوێندرێتەوە بەو حالەتەکەم ئەندامیەش نەک هەر ئەوە ساڵانە لەو وڵاتەی کە لێی بوو ناوی گەنجانی بەهرەدار تۆمار دەکرا کە خاوەنی باشترین بیرۆکە ببوون ناوی لە لیستی ئەو گەنجانەش بوو کە زۆرترین داهێنکاری پێشکەشی وڵاتەکەی کردووە گەنجێک بەو گرفت و معاناتانەی کە تووشی بوو بەڵام دانەبڕا بۆیە بەشداربوانی بەڕێز لە هەر ئاستێکی تەمەن بووی بە تایبەتی ئێوەی گەنج کە خاوەن گوڕوتینێکی کاریگەرن گلەیی لە دەوروبەر هیچ هەنگاوێکی تۆ بەرەو پێش نابات ناڕازی بوونت بەڵێ پێویستە وەعیمان هەبێت چاوکرایەوە بین هەموو ئەوانەی کە گلەیان لەسەر شوێنی خۆیەتی بەڵام خۆت مەکە قوربانی ئەو گلەیانەی کە هەتا لە دەوروبەر بە خۆڕاگریت دەستکەوتی زۆر گەورەمان بەدەستە جا ئەو گەنجە کە دواتر لی دەپرسن چاوپێکەوتێکی لەگەڵ ئەنجام دەدەن سیردەن هەر کەسێک دەبێت پاڵنەرێکی سەرەکی هەبی لە ژیانیدا دەڵێت چی وای لە تۆ کرد کە تۆ ئەو ئاستە بەرزانە ببڕی و بەو ناخۆشیێشەوە کۆتایی بە گرفتەکانی خۆت کێشەکان کۆتاییان بە حەز و خولیایەکانی تۆ نەهێنا گوتی سەرنجدانم لە یەکێک لە مەخلوقانەکانی خوای پەروەردگار ئەویش ماسی بوو گوتیان ماسی چه عەلاقەی بەوە هەیە گوتی وەڵڵاهی سەرنجی من تەنها بۆ ماسی بوو دوای متمانەی دەوروبەر و خێزانم وای لە من کرد بینیم ماسی یەکێکە لە پڕجوولەترین دروستکراوەکانی خوای پەروەردگار نەقاچی هەیە و نەدەست خۆم بەراورد کرد بەبێ دەست و قاچیش دەکرێت بە بیر و فکرەوە و بە یارمەتی لە خوای پەروەردگارەوە لە ڕێزی گەنجانی پێشەنگ بین بۆیە ئێمە پێویستمان بەو جۆرە هەنگاو و هەڵوێستانە هەیە ماندوو نەبوون بێتاقەت نەبوون هەر سەرکەوتو سەربەرز بنیاخوا لەژێر ڕۆشنایی و ئاەتی خوای پەروەردگار وەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین چەند خاڵێکی دیکەی کورت باز دەکەم هیوادارم ئینشاءڵڵا بە سەرنجەوە لەگەڵ من بن پێتان چۆنە بە گلەیەکی دڵسۆزانە درێژە بە بابەتەکەم بدەم ئیزن هەیە ڕوخسەت هەیە گلەیەک لە زاری باوکان و دایکانی دڵسۆزەوە بەڕێزان باوکان و دایکانی دڵسۆز هەموو خولیا و ئاواتێکیان ئەوەیە لە چوارچێوەی ماڵەکەیاندا کۆرپەکانیان منداڵەکانیان ببینن کە چەچێکی پڕزانستیان پێ و شان بەشانی ئەوان خزمەتی کۆمەلگە و بنەماڵەکەیان بکەن باوکان و دایکان دەڵێن تێبینی ئێمە لە گەنجانمان ئەوەیە سوپاس بۆ خوا کاریگەریەکی زۆر باش دەبینین لە ئەتەکێتیان لە جلو بەرجیان لە ئیهتیمامدان بەخۆیان لە متمانە دروست بوون بەڵام ئەوەی گلەییە لە لای ئێمە لێیان ئەوەیە زەوق و سەلیقەیەکی کارایان لێ نابینین ئەکتیڤی و چاڵاکییان لێ نابینین کە پێویستە لە چوارچێوەی نێوخێزان لە نێو ماڵدا جێدەستیان دیاربی لە گەڕک بە هەمان شێوە ئەکتیڤ و چاڵاک بن لە پرسە کۆمەڵایەتیەکاندا لە نێو خزماندا بڵن ئەها کوڕەکەی من ئەها کچەکەی من بەڕاستی گەنجێکی کاریگەر و توانی کێشەیەکی کۆمەڵایەتی کۆتایی پێبێنێ توانی چەند پرۆژەیەکی خێر پێشنیار و پێشکەش بکات بۆیە ئەوە گرینگە بەڕاستی گلەیەکە دڵسۆزانەیە و لە زمانی باوکان و دایکانی دڵسۆزەوە من بە ئێوەی خۆشەویست دەگەیەنم با لە شوێنی خۆمان بین باوک و دایک زۆر ئومێدی زیاتر بەتووە هەندێک جار شێوازی گەیاندنی ئەوانش من خۆیانە لە زیاتی ئێوە بڵێم گلەییمان هەیە لە ئوسلوبی گەیاندنی ئەوان بەڵام لە حەقیقەتدا ئەوان هیچ ڕقێکیان نییە و ئەوان هیچ شتێکیان لەوە نییە کە پێی بگوترێ خۆشنەویستن یا ڕقلێبوون یا ئاستەنگ دروستکردن لەوانەیە گرفت لە شێوازەکەیان هەبی بۆیە گۆڕانکاری لە شێوازی داواکاری ئەوان بەڵام متمانەی ئەوانش ئێمە لەدەست نەدەین و پارێزگاری لەو ئەمانەتەی ئەوان بکەین هەر بۆ خۆشی شتێکتان بۆ باس بکەم بەوەی کە باوچێکی دڵسۆز بە کوڕەکەی دەڵێت لەوەی کە باسمان کرد کوڕی خۆم ئەو بابەتانەی کە باسمان کرد لە زمانی جەستە زمانی کردارمان پێویستە ئەویش گوتی بابەجان بەڵێ زمانی کردار بەڵام ئێوەش زمانی باشترین ئاراستەکردنتان پێویستە کە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة بجوانترين شێوە خۆشەویستان چەند خۆشە بە ڕۆحیەتێکی پڕ لە لێبوردەیی لە چوارچێوەی خێزاندا باو گلەیەکانی ئاراستەی منداڵەکانی بکە و منداڵەکانیش ئاراستەی باوکان و دایکانیان بکەن بۆ بە تووڕەبوون بۆ بە دڵنیگەران بوون بۆ بە عادز بوون بۆ بە ماڵ بەجێهێشتن بۆ بە شێوازێکی دیکە گۆڕانکاری لەو گرفتانی لە نێو ماڵەکەتدا هەبووە بیکە بڕواتان هەبی
کەش و ئارامی ئەو ماڵە بە شێوازێکی کە دەگەرێتەوە حەز دەکەی ئەو ماڵی خۆت لە هەموو شوێنێک خۆشترە بە هەمان شێوە ئەو گرفتانی لە قۆناغەکانی خوێندنیش کە هەتا گۆڕانکاری لە شێوازی ئەو گەیاندنە بکە کە لە مامۆستا هەتا تۆ گلەیی لەو بکە بەڵام گلەییەک کە پڕبەتی لە مەحەبەت مامۆستاش گۆڕانکاری بەسەر خۆی دادەینی و بە هەمان شێوە قوتابیانی بەڕێزیش خۆشەویستان من زۆر کاتتان ناگرم بەرەو دەواازەکانی کۆتایی بابەتەکەم کۆتایی پێدێنم ئەوەی کە بەگرنگی دەزانم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاماژە بەو فەرمایشتەی پێغەمبەری خوا بکەم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە چارەسەرە بۆ زۆرێک لە گرفتەکان کە گەنجێک تۆ لای پێغەمبەری خوا فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاریم بکە قازانج و سوودی هەبی بۆ دنیا و دوا ڕۆژم پێغەمبەری خوا فەرمووی تووڕە مەبە جارێک کە فەرمووی ئامۆژگاریم بکە دیسان پێغەمبەری خوا فەرمووی تووڕە مەبە جارێکی کە فەرمووی ئامۆژگاریم بکە دیسان پێغەمبەری خوا فەرمووی تووڕە مەبە خۆشەویستان دەزانن ڕاپرسی کرا داتا کۆکرایەوە لەوەی جوانترین پێناسەی گەنجان چییە ئەتەکێتی جلوبەرگە شێوە و سیما و ڕوخساری چاوە بەژن و باڵایە ئیحتیمامدانە پارە سەرفکردنە سیارەی ئاخیر مۆدیلە جوانترینی پێناسەکان کە هاتن و ڕاپرسی لەسەر کرا چی بوو تووڕەنەبوون بوو بزە و خەندە و ئیبتیسامە بوو متمانە بەخۆبوون بوو هەمووی ئەوانە لە سیما و ڕوخساری تۆ دیارە نەک زیادە ڕۆییکردن لە جلوبەرگ یا لە دەستکاری دەموچاو ئەوەمان پێویستە دڵنیا بە تۆ کەسایەتیەکی زۆر بەهێز و زۆرێک لە بەهرە و توانەکانی خوای پەروەردگار لە خودی تۆدا بەردەستە دەکرێت بەڵام خۆت هەوڵت نەدایە خۆت وەکو کەسێکی کاریگەر ببینی خۆشەویستان ئەو منزڵگایە گەورەی کە قورئان باسی کەسە بەرزەکانی کردو لە ناو کۆمەلگا چ سیفەتێکە سیفەتی لێبوردەیی ئەوە شتێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە گەنجێک بێوێ گۆڕانکاری لە وڵاتەکەی بکات لە سیستەمی خوێندن بکات لە ناوەندەکانی خوێندن بە گەنجێکی نوخبە و سەرکەوتو دیاربی کامەیە ئەوەیە کە لێبوردە بیت شت لە دڵی خۆی هەڵ نەگرێ ڕق و بغزی نەبێت شاهدی پێغەمبەری خوا وەربگرێت کە ئەهلی بەهەشتا بەوەی کە ڕقی نییە کە بەوەی گردنی خەڵکی ئازا دەکات دەزانن ڕق لە ڕووی دەرونیشەوە بەر لەوەی انتقام و تۆڵە لەو بکەیەوە خۆت ئازارداوە دەرونی خۆت پڕخەم و ناخۆشی کردیە و بەشێک لە ڕاپرسیە پزیچکەکان بەشێکی زۆری نەخۆشیە درێژخایەنەکان هۆکاری نەمانی بەرگری لەش ئەوەیە ئەو کەسانی کە ڕقەبەرن لە دڵدا بغز و کینە لە دڵیانە بۆیە قبول نییە ئینسانی ئیماندار ڕق و بغز و کینەی هەبێ ئاساییە ئاراستەی هەبێ ئاساییە گلەیی هەبێ بەڵام نابێ بگاتە ڕق و قینە دەناپەرستشەکانیشمان لێ وەرناگری و خوای پەروەردگاریش بە مەدحێکی زۆر بەرز باسی ئەوانە دەکا والکاظمین الغیظ بەدوای ئەودا والعافین عن الناس ئەوانەی لێبوردن لە خەڵک بەڕاستی مەرتەبەیەکی بەرزە پشتیوان بەخوای پەروەردگار بە هەوڵ بدەین لەو هەنگاوەش ئینشاءالله ئێمە گەنجی پێشنگ و سەرکردە بین بتوانین بە لێبوردەییەوە بناسرین و بە بزە خەندەییەوە بزە و خەندەی سەرلێوانمانەوە ببیندرین تاکو هەمیشە کەسی سەرکەوتو بین و وەجێی دەستەمان دیار بین خۆشەویستان نمونەیەکی دیکەی کردداری چەند گەنجێکی دڵسۆستان بۆ باز دەکەم خۆ بێتاقەت نەبوون لەشتان ساغ بین چەند گەنجێک لەو ماوەی پێشوو کە گەنجان ویستیان هەنگاوی وڵات بەجێهێشتن بڕیار بدەن و بڕۆن و کە بەشێکیان ڕۆیشتن گلەیان لە سیستەمی وڵات و ناخۆشی و بەڵێ ئەوانە بەشێکی هەیە بەڵام من پرسیاری ئەوم ئاراستەکردن باشە کە دەتانەوێت بڕۆن و وڵات بەجێ بێڵێن ئایا قەناعەتان وایە لەوێ خۆشبەختیەک بێتە ڕێتان و ئەو ناخۆشی و نوقسانیانەی کە لێرە هەبووە لەوێ هەمووی بەپێچەوانەوە معجزە ئاسا شتێکی دیکە ببینن وەڵامی شایستەیان پێ نەبوو من چەند قۆناغێکم لەگەڵ باسکردن چەند گەنجێک بوو یەکێک لە وێزگانەی کە ئەوەم باس کرد گوتم طبعاً لەوێش زۆرترین گەنج هەیە فاشیلە لە ژیانی و تووشی بەکارهێنانی هەندێک مادەی وا بۆ بەو شێوەیە گوتیان وایە ئێمەش لە ئەحسا و داتایەکان هەست پێ دەکەین کە تۆ پلانت هەبوو پرۆژەت هەبوو لە هەر شوێنێکی وڵات بووی لە هەر شوێنێک و ئاستێک بووی تۆ کەسی سەرکەوتووی تۆ کەسی خاوەن بڕیاری تۆ کەسی کەسایەتیی سەرکەوتووی لەسەر ئەو بابەتە من قسە ناکەم و کاتی ئێوە ناگرم لەسەر خاڵێکی دیکە قسەم کرد و کە زۆر لەگەڵم بوون گوتم باوکو دایکی بەڕێزت لە چوارچەوەی خێزانەکەت تا ئێستا ئێمەمانان پێویستمان بە نازی ئەوان بووە پێویستمان بە سۆز و عەتفی ئەوان بووە ئێستا ئێمە گەیشتینە قۆناغێک ئەو جارە ئەوان پێویستیان بە ناز و عەتف و سۆزی ئەوان هەیە تخوا خۆشیەکەم بۆ چییە کە ئەو خۆشیە هێزی ئەوان بتوێنیتەوە کە ئەوان لە ناخۆشی و لە ناسۆری دابن واللهی چەندێک لەو گەنجانە گوتیان ئەوەندە بەسە واللهی هەستمان لەوە نەکرد بۆ بالفعل خۆشیەکەم بۆ چییە کە من لێرە هەموو ڕۆژێک ئازار و عەزاب و ناخۆشی بخەمە ناو جەستە و دەرونی دایک و باوکم بۆیە من لێرەشەوە هەر ئەوە لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەڵێم بەڕاستی گەنجێک کە بێوێ گۆڕانکاری بکات دەبێ ئاگای لە دەوروبەرەکەی بیت شوێنی پێی خۆی قەیم کات لە دەوروبەری نێوماڵ و متمانەیەکی بەهێز دروستکات لەبارەی ئەوینداری و خۆشەویستیشەوە کە ئەوە بابەتێکی زۆر هەستیارە بەشێکی سەرپەرشتیاران لەو بابەتانەوە خۆیان لێ نادن وەکو پێویست لەبارەی عەشق و خۆشەویستی بەشێکی گەنجان لە قورئان و لە کچانەوە زۆر جار ئەو پرۆسە گرینگەی ژیانیان دەشارنەوە لە داک و بابیان لەگەڵیان باس ناکە تا چەند قۆناغێک دەڕوا و دوایی لەگەڵ هەڵبژاردننی خۆیان تووشی کۆمەڵێک گرفت بوون
یا ترسی ئەوەی هەیە بۆ لای باوکو داوکت باس ناکەی وەڵا نەوەکە ڕێگریم لێ بکەن نەوەکە ئەو گەنجە چاکە کە من بەڕاستی بینیومە کۆمەڵێک سیفات و بەهای زۆر جوانی هەیە لە دەستم بڕوا تەنها ئەوە دەنا من خۆپەلەی زەواجم نییە بەڵام دیسان لێرەشەوە لەبەرچی باوکو دایک ڕێگرە و یا هاوکار نییە لەو بابەتە لەو پرۆژەیە لەبەر ئەوەی تۆ بە حەقیقەت پسپۆری خۆت و بەرپرسیارەتی خۆت نهێناتە و ئاستەی کە ئەو متمانت پێ بکات دایک و باوکت ئەگەر لە چوارچەوەی ماڵەکەتدا متمانەی دایک و باوکت بەدەست هێنا خۆ بەختکردن و قوربانی باوک و دایکت بۆ ئەو کەسە کە خۆی قوربانی تو دەکات لەگەڵم بن بەڕاستی ئەوە گەنجێکی زۆر کە ئەو بابەتەمان لەگەڵیان باس کرد دوای هاتنەوە گوتیان وەڵڵاهی ڕەحمەتت لێبی بەڕاستی ئێمە هاتینەوە کە هەڵوێستە بکەین و ئێستا باوکم و دایکم لە هەموو کەس زیاتر لە پشت منن بۆ ئەو کەسێک کە خۆشەویستێکی ڕاستەقینە لە دڵم هەیە پێشتر وام دەزانی ڕێگرن بەڵام ئێستا ئەوان لە من کاریگەرترن بۆ ئەو هێزە بەهێزەی کە پاڵنەر و دافعی سەرچی وە لە هەر بوارێکی دیکەشەوە لە هەر حەز و قولیایە کە هەتا هیچ باوک و دایکێک ڕێگر نییە بەڵام تۆ نەبوویە کەسێک کە قەناعەتێکی تەواو بە دایک و باوکت کەین لە چوارچەوەی خێزانەکەی چۆن دەتەوێت گۆڕانکاری لە نێو کۆمەلگا بکەیت بۆیە دەتوانی گۆڕانکاری بکەیت بەڵام متمانە دروست بکە بە پشتیوانی خوای پەروەردگار خۆشەویستان خاڵی کۆتایی من هەر لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەوە دەڵێم گەنجان پێویستیان بەهێزی بەردەوامیە پێویستیان بەهێزی گۆڕانکاریە بەڵام دانەبڕان لە کۆمەلگا دانەبڕان لە خوێندنەوە دانەبڕان لەوەی کە لە خۆت پرسیار بکەیت کو ئەو بەها بەرزە باڵانەی کە هەمە کو ئەو ڕەفیق و هاوڕێیە ئەکتیڤ و چالاکانەی کە هەمە جێی ئاماژن ڕاپرسیە کرا لەسەر باشترین هاوڕێ پێناسەی جۆرەکانی هاوڕێ زۆر بابەت کۆکرانەوە سێ پێناسەی کورت پێشکەش کران لە کۆی داتاکان کامەنە ئەوانەی کە هاوڕێتیان بکەین و پێی بگوترێ هاوڕێتی ڕاستەقینە لە سێ جۆر لەو سێ جۆرەش یەکیان لێ دەرهێنرا تەنها دوو جۆرمانەوە تخوا لە جۆری هاوڕێت و تو لە دوو جۆردا مۆفەق نەبی یعنی کەواتە تۆ نەتوانی کە لە ئیسلامیشدا زۆر باس لە گرنگی هاوڕێ دەکرێت و تەنانەت پێغەمبەر خوا دەفەرمێ المەرء على دین خەلیلیه برادر لەسەر دینی هاوڕێیەکەیتی ئەویش ئەوە بوو دەڵێ برادرێک هاوڕێیەک کە تۆ مامۆستای ئەوی تۆ قودوەی ئەوی ڕێزی لێ بگرە خۆتی لێ مەشارەوە تەلەفۆنەکەی بەسەر دامەخە دەرفەت و کاتی پێ بدە ئەو ئەتۆ بە مامۆستا و چاساغی خۆی دەزانی دووەمیان تۆ ئەو بە مامۆستای خۆت دەزانی هەر چ حالەتێکی نەخوازراوت لێ بینی لێی تۆڕەمە بە وەڵا ڕۆژێک چوم تەوقەم لەگەڵ کرد وەکو پێویست جوابی منی نەدایەوە ڕۆژێک بینیم ئەمنی ئیهمال کرد نا مادام مامۆستای تۆ و بە مامۆستایەکی خۆت دەزانی با لە هەر ئاستێکی تەمەنبی بەردەوام بە لەگەڵی بە مای سوود و کلک و قازانجە لەگەڵی هیچ ئاستەنجێک نەفس و شەیتان مەهێڵە بێتە نێوانتان ئەو دوو جۆرە هاوڕێیەتیە زەحمەت نییە قورس نییە سێمیان نەتۆ سوودت بۆ ئەو هەبوو ناویش سوودی بۆ تو هەبوو سێمیان تەداخل دەکا کە شەیتان و نەفسە بەڕێزان سیمینارێک پێشکەش کرا گەنجێکی بە ئەزمون سیمینارێکی سەرنجڕاکێش و زۆرترین بەشدار بوو بەشداری ئەو سیمینارەیان کرد بە چ ناونیشانێک بە ناونیشانی کاتێک کە کەسێکی سەرەڕۆ بووم سیمینارێکی سەیرە کاتێک کە کەسێکی سەرەڕۆ بووم کەسێکی ناسراوە هونەرمەندە مەشهورە خاوەن پلە و پێگەیەکی کۆمەڵایەتی بوو باس لە ژیانی خۆی دەکات بەوەی کە بەڵێ هەرچی مەرتەبەی ژیان هەبوو بڕی لە منافەسە و منافەسەکاری لە ناوبانگ لە شۆهرەت لە مەشهوربوون بەو هەموو ئەتەکێتانەی کە هەیبوو بەڵام گازاندە و گلەی خۆی لەوە دەکات دەڵێ ئەوەی لە دڵی مندابوونی نەبوو کە خەڵک وا گومانی لە ئێمە دەکرد بەو جلوبەرگ و بەو شێوە و ڕوخسار و ئەتەکێتانەی کە دەردەچوین خۆشبەختی تروسکاییەک لە ئومێد و هیوا و خۆشبەختی و ئاسوودەیی دەرونی ڕۆحی وجودی نەبوو لە ژیانی ئێمە بەڵام دەڵێت چەند گەنجێکم هەبوو لە قۆناغەکانی خوێندن کە چەند ساڵێک بوو لەیاندا بڕابووم بزانن کاریگەری قسەی خێر دوای چەند ساڵیش هەر هەیە و دەمێنێ دەڵێ لەو لوتکەی مەشهوری و ناوبانجیم ئامۆژگاری ئەو گەنجانم دەهاتەوە بیر کە دەیان گوت ئێمە بە مەوقیف لەگەڵتین ئێمە ئاگادارین کە پێویستت بە هەر گرفت و کێشەیەک هەبوو لەگەڵتین و ئاگادار بە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگار مەپچڕێنە تۆ کەسێکی سەرکەوتووی تۆ کەسێکی خاوەن بەهای دەڵێت لەو کاتە ئامۆژگاری ئەوانم بیرکەوتەوە کە چەند ساڵێک لەیاندا بڕابووم تەنها هۆکاری گەڕانەوەم ئامۆژگاری ئەوان بوو واتا کاریگەری هاوڕێ و برادر لەسەر دوای چەندین ساڵیش بی قسەیەکی خێر گۆڕانکاری لە ژیانی ئەو کردووە بۆیە تۆش هەوڵ بدە کاریگەری قسە خێرەکانت لەسەر هاوڕێ و ڕەفیق و دەستە خوشک و برایە بەڕێزەکانت هەبێت و هەت بووە کە دەگاتە شوێنی خۆت هەر ئەوەش بووە کە دەڵێ لە یەکێک لە گەشتەکانی سەفەر و عومرە دوای هیدایەتی لە دەورەی حەجی ماڵی خوای پەروەردگار کەسێک دەبینی ئەوەش خۆ یەکێک بوو لە هاوڕێیەکانم دەستی ماچکە و باوەشی تێ بکە دەڵێت چیە تۆ بەغەڵەت لە من تێگەیشتی دەڵێ بابا تۆ مامۆستای منی تۆ هۆی هیدایەتی منی دەڵێ وەڵڵا من نەبان خوازم نە کەسێکی کاریگەرم نەوامە بەهەڵە مەچوو دەڵێ بابا من باشم لە بیرە تۆ مامۆستای ڕاستەقینەی من تۆ بوویە بەشێکی قسەکانت کە من پەشیمان بووم و تەوبەم کرد و گەڕامەوە دەڵێ کوا لەکوێ دەڵێ ئەها لە گەشتێکی تەیارە بووین لە ئاسمان لە نێوان ئەم وڵاتە بۆ ئەو وڵاتە
ئێ دەڵێ کوا بەڵێ من سەفەرەکەم لەبیرە بەڵام من تۆم نەبینی دەڵێ بەڵێ منت نەبینی تۆ کەسێک لە تەنیشتت بوو نەسیحەت و ئامۆژگاری ڕەفیقەکەی تەنیشتە خۆت دەکرد لەبارەی هیدایەتەوە قسەت بۆ دەکرد بەڵام من لە کورسەکەی دوای ئێوە دانیشت بووم هەرچی ئەو قسانی لەگەڵ هاوڕێیەکەت کردت هەمووی وام دەزانی لەگەڵ منتە نە منت بینیەوە نە منیشت ناسیوە قسەکان لە دڵتەوە بۆ دڵی ئەو بوو بەڵام خوای گەورە گەیاندێ دڵی منیش حەزرەتی ئیبراهیم کە فەرمانی پێکرا بەیت دروستکە دروستی کرد خوای پەروەردگار فەرمانی پێکرد بانکە قلت أي خويا جان صولة يركسي لينية قلت تو بانكا وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر يأتي من كل فج عميق تو تنها بانكا إما بانكا كدقينين أو تا بانكي حضرة إبراهيم إستاج دقاتو خلق لدوري دنيا ودسيت سرداني أبدكا إيه وش لسر بيامي بان خوازي تان بردوان بن لسر بيامي قران كاري تان بس بردوان بن لسر بيامي همت برجي تان بردوان بن خواهي پروردگار دقينين